أريد أحكي ويا الشعب العراقي مباشرة وبعيد عن الإشاعات. دوور لە پروپاگەندە و شیکردنەوەی گوتەکانم دەمەوێت ڕاستەوخۆ لەگەڵ گەلی عێراقدا بدوێم. دوای ئەوەی فەخامەتی سەرۆکۆمار ڕایسپاردم بۆ پێکێنانی حکوومەتی نوێ، بڕیارمدا پێش هەموو کەس یەکەم جار بۆ ئێوە بدوێم، چونکە سەرکەوتنم لەم ئەرکەدا بەسراوە بە ئێوەوە بە شێوەیەکی گشتی و بە شێوەیەکی تایبەتیش ئەگەر قوربانیدان و ئازایەتی ئێوە نەبوایە هیچ گۆڕانکاریەک لە عێراقدا دروست نەدەبوو. دەزانم زۆر خۆڕاگریتان کرد و زۆریش پشودرێژ بوون، بەڵام من بڕوام پێتانە بۆیە داوەتان لێ دەکەم بەردەوام من لە خۆپشاندانەکانتان، چونکە ئەگەر ئێوە لەگەڵدا نەبێت من بەتەنها هیچم بۆ ناکرێت. پێش چەند دەقیقەیەک لەم وتانەم بۆ ئێوە هاوڵاتیەک بووم و شانازیم دەکرد بەو سەرکەوتنانەی بەدەستان هێناوە بۆ گۆڕانکاری. بەڵام من ئێستا فەرمانبەرێکم لای ئێوە و ئەمانەتێکی گەورەم لە کۆڵماوە، بۆیە پێتان دەڵێم پاشگەز مەبنەوە لەوەی دەتانەوێت بەدەستی بێنن ئەگەر من سەرۆکی حکوومەت بم یان هەر کەسێکی تر، خۆپشاندان بکەن و ناڕەزایی دەربڕن و وتاو لێدەن. ئەمە وڵاتی ئێوەیە و مافی خۆتانە و پێویستە داواڕەواکانتان جێبەجێ بکرێن. لە جیاتی سەرکوتکردنتان دەبێ بتان پارێزین. پێویستە چەکی حکوومەت ڕوبەڕووی ئەو کەسانە بکرێتەوە کە چەک لە دژی ئێوە بەکارهێنێت. بمێنەوە لە گۆڕەپانەکانی خۆپشاندان تا ئەو کاتی بکوژەکان سزا دەدەین و قەرەبووی کە سوکاری شەهیدەکان دەکەینەوە و بریندارەکانی چارەسەر دەکەین و کاتی هەڵبژانەکان دیاریەکەین و یاسای حزبەکانیش دەرەکەین. هەروەها شکۆش بۆ هێزانەکان دەگەڕێنینەوە و ئابووری وڵاتی شتاک دەکەین. وبالأخير أقول لكم أنتم طلعتوا تريدون وطن، وإذا أني ما حققت مطالبكم فأني ما أستحق هذا المنصب. أخوكم محمد توفيق علاوي.